سپای پاسداران لە لیستی تیرۆریستانی یەکیەتی ئەوروپادا. ڕۆژی پێنجشەممە 29 ژانڤیە 2026 لە بروکسل بڕیارێک دراکە ساڵانێک کە ویستی بەشێکی زۆری نەیارانی کۆماری ئیسلامی و بەشێکی بەرچاو لە ئێرانیانی جەرەوەی وڵات بوو. وەزیرانی جەرەوەی یەکیەتی ئەوروپا ڕێککەوتن لەسەر ئەوەی کە سپای پاسداران بخەنە ناو لیستی ڕێکخراوە تیرۆریستیەکانی ئەو یەکیەتیەوە. ئەم بڕیارە چ لە ڕووی یاسایی و چ لە ڕووی ڕەمزیەوە سپای پاسداران لە ڕێزی گروپەکانی وەک داعش و قاعدەدا دەنێت و بە دروستی وەک گۆڕانکاریەک لە ڕوانگەی ئەوروپا سەبارەت بە پێکاتێ دەسەڵات لە ئێراندا سێر دەکرێت. هاوکات دەوڵەتی بریتانیاش ڕایگەیاند کە سپای پاسداران با ڕێکخراوێکی تێرۆریستی دەزانێت. ئەم بڕیارە پەیوەندی بە پێشهاتە خوێناویەکانی چەند هەفتەی ڕابردووەوە هەیە. خێراتربوونی ئەڕەوتی ناساندنی ڕێکخراوی تێرۆریستی سپای پاسداران لە دوای سەرکوتی سەرتاسەری و دڕندانەی ناڕزایەتیەکانی ئێران هاتوۆتاڕەوە. سەرکوتێکی کە هەزاران کوژراوی لێکەوتەوە و کەشوهەوای سیاسی ئەوروپای بەرەو هەڵوێستێکی تونتر پاڵپێوەنا. لێرەدا پێویستە لەسەر خاڵێک هەڵوێست بکەین. زۆرێک لە دەوڵەتەکانی ئەوروپا ساڵانێکی زۆرە سەرەڕایبوونی گەلێک بەڵگە و دیکۆمنتی سەلمێنەر بەڵام خۆیان لە ناساندنی سپای پاسداران واگ ڕێکخراوێکی تێرۆریستی بوارد. بیانوەکانیان زۆر بوون. نیگەرانی لە داخستنی کاناڵە دیپلۆماسیەکان، هێشتنەوەی دەرگاکانی دانوستان، کۆنترۆڵکردنی گرژیە ناوچەیەکان یان تەنانەت لە یەکجیاکردنەوەی ناوەندەکانی ڕژیم. بەڵام دەرەنجامی ئەم شێوە دیپلۆماسیانە چی بوو؟ ڕژیمێکی کە هەر هەنگاوێک زیاتر بەرەوپێش و هەم لە سەرکوتی ناوخۆیی هەم بارمتەگرتن و هەڕەشە لە درەوەی وڵات و هەم لە دروستکردنی تۆڕ و گروپەکانی تیرۆر و تۆقاندن لە ناوچەکە و لا وڵاتانی ئەوروپا هەرگیز لە هیچ جنایەتێک دەستی نەپاراست. تۆمارکردنی سپای پاسداران لە لیستی تیرۆریستیدا بۆ کۆمەڵگەی ناڕازی ئێران تەنها سەرکەوتنێکی ڕەمزی نییە، بەڵکو لێکەوتەی دیار و بەرجەستەی هەیە. یەکەم ئەوەی کە یەکیەتی ئەوروپا بەم بڕیارە هەر 27 وڵاتەکەی ئەندام پانبەد نەکاتکە لەگەڵ سپای پاسداران وەک ڕێکخراوێکی تێرۆریستی مامەڵە بکەن. ئەمەش بەو مانایەکە دەبێت تۆڕ و سەرچاوەزارایەکان، ناوەندە بەڕەواڵەت فەرمیەکان و کەسانی پەیوەست بە سپای پاسداران لە ڕوانگەیەکی ئەمنی قەزاییەوە چاودێری بکرێن، هاوکاریەکان ببڕدرێن، هاتوچوەکان سنوورزار بکرێن و هەر کارلێکێکی ئابووری و ڕووپۆشێکی یاسایی کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئەم دامەزراوەیە بەهێز بکات دەبێت بە دوواداچوونی یاسایی بۆ بکرێت. دووهەم، ئەم بڕیارە فەزای سیاسی بۆ وڵاتەکانی دیکە بەرتەسکرد دەکاتەوە. ئەگەر تا دوێنێ هەندێک لە دەوڵەتەکان دەیانتوانی لە پێش ناکۆکیەکانی وڵاتانی ئەوروپادا خۆیان بشارنەوە، ئەمڕۆ بلوکێکی 27 ئەندامی ستانداردێکی نوێ داناوە. بەڵام گرنگی بابەتەکە لە ئاستێکی قوڵتریشدا شیاوی تێگەیشتنە. سپای پاسداران لە ماوەی 14 ڕابردوودا بڕبڕەی پشتی کۆماری ئیسلامی بووە. لە سەرکوتکردنی شقامەوە تا کۆنترۆڵی یابووری و لە دیاریکردنی سیاسەتی ناوچەیەوە تا ئەندازیاریکردنی هەڵبژاردنەکان. کاتێک دامەزراوەیەکی لەو شەشنە وەک ڕێکخراوێکی تێرۆریستی پۆلین دەکرێت، پەیامە ناڕاستەوخۆکەی ئەوەیەکە یەکیەتی ئەوروپا و ئەو وڵاتانەی دیکەی کە پێشتر بڕیارێکی لەو شێوەیە ئەنداوە چیتر ناتوانن لەگەڵ سیمای فەرمی کۆماری ئیسلامی مامەڵە بکەن و سروشتی ڕاستەقینێ لە بەرچاو نەگرن. ئەم بڕیارە هەنگاوێکە بەرەو ئەو خاڵانێکە تەواوەتی کۆماری ئیسلامی وەک پێکاتێکی ڕێکخراوی توندوتیژی و تیرۆر ببێتە بابەتی ناو دۆسیە نێودەوڵەتیەکان. خاڵێکی کە تیادا پەروەندەی خامنەئی و بەرپرسە باڵاکانی دیکەی ئەم حکوومەتە کە تۆمەتبارن بە تیرۆر و تاوانی دژ بە مرۆڤایەتی نەک تەنها لە ئەدەبیاتی سیاسیدا بەڵکو لە میکانیزمە قەزاییە نێودەوڵەتیەکانیشدا بە شێوەیەکی جەدیتر بێتە گۆڕێ. بەڵام سەرڕای هەموو ئەمانە دەبێت جەخت لەسەر ئەوە بکرێتەوە کە مەسەلەکە تەنها سپای پاسداران نییە، ئەگەرچی سپای پاسداران بزوێنەری سەرەکی کوشتار و تۆقاندنە. بەڵام واقعیەت ئەوەیە کە تەواوی پێکاتەی کۆماری ئیسلامی تۆڕێکی بەیەکەوە گرێدراوە لەو دام و دەستگایانەیە هەر کامەیان بەشێک لە سیستەمێکی سەرکوت و ئۆپراسیۆنی نەفوز بەرەو پێش دەبن.
هەر لە ناوەندە ئەمنی و هەواڵگریەکانەوە بگرێتە دام و دەستگای دادوەری و مێدیا دەوڵەتیەکان و هەروەها لە ناوەندە ئابوووریەکانەوە تا ئەو دامەزراوانەی لە ژێر ناوی چالاکی فەرهەنگیدا کار دەکەن. جیاکاری دەستکردی نێوان باڵی نیزامی و باڵی سیاسی ساڵانێکە ڕێگەی بۆ ڕەژیم خۆش کردووەکە تێچووی جنایەتەکانی کەم بکاتەوە. هەر بۆیە ئەمڕۆ ناساندنی سوپای پاسداران وەک ڕێکخراوێکی تیرۆریستی دەبێت بەمانەی کۆتایی هێنان بەم جیاکاریە دەستکردانە بێت. بوارێکی سەرەکی کە ناتوانرێت چاپۆشی لێ بکرێت بریتیە لە ڕۆڵی باڵوێزخانە و نوێنەرایەتیەکانی کۆماری ئیسلامی. ئەزموونی ساڵانی ڕابردوو گەلێک جار نیشانی داوەکە زۆربەی لێکۆڵینەوەکان سەبارەت بە کردەوە تیرۆریستیەکان و ئۆپراسیۆنی هەڕەشەکردن و بەدوەداچوونی نەیاران سەرچاوەکەی گەیشتووەتەوە بە دامەزراوە فەرمیەکانی ڕژیم و تۆڕەکانی پەیوەست بە باڵوێزخانەکان. باڵوێزخانەکان لە باشترین حاڵەتدا ئەمرازێکن بۆ کاریگەری سیاسی و سیخۆڕی لە خراپترین حاڵەتدا لە کارنامەی کۆماری ئیسلامیدا دەتوانن ببنە ئاسانکاری ئۆپراسیۆنەکان، نهێنی هێشتنەوە یان ئاڵقەی پەیوەندی نێوانیان. دابینکردنی ئیمکانات ئاسانکاری بۆ سەفەر و هاتوچۆ، دروستکردنی پەیوەندی و پێدانی پاساوی فەرمی بە بریکارەکان هەموو ئەمانە لەلایەن باڵوێزخانەکانەوە ئەنجام دەدرێن. کاتێک ڕژێمێک تیرۆر و تووقاندنی کردبێتە سیاسەت، دیپلۆماسیەکەشی بە ناچاری تێوەدەگلێت. لەم ڕووەوەیەکە باس لە داخستنی باڵوێزخانەکان و پشتڕاندنی پەیوەندیە دیپلۆماسیەکان وەک هەنگاوی داهاتوو دێتە گۆڕێ. هەنگاوێکی کە هەتا ئێستاش هەندێک لە دەوڵەتەکانی ئەوروپا ئامادە نین بیگرنە بەر. بەڵام ئەم دیاردەیە نەدەگمەنە و ناتوندڕەوی. لە ماوەی یەک سەدەی ڕابردوودا حکوومەتگەلێک هەبوون کە بەهۆی پێشێلکردنی سیستماتیکی مافی مرۆڤ سروشتی نامەشروع یان ڕەفتاری هەڕەشەئامێز لە بواری دیپلۆماسیەوە پەراوێزخراون یان باڵوێزخانەکانیان داخراوە. ئافریقای باشوور لە سەردەمی ئاپارتایددا، ئەفغانستان لە سەردەمی تاڵیبان لە ساڵی 1996 تا 2001 و تەنانەت خودی ئێرانیش دوای قێرانی بە بارمتەگرتنی ساڵی 1979 کاتێک زۆرێک لە وڵاتەکانی ڕۆژاوا پەیوەندیەکانیان لەگەڵیدا پشڕاند. ئەزموونەکان دەری دەخات کە هەندێک جار زمانی دیپلۆماسی بۆ ڕژێمەکانی وەک کۆماری ئیسلامی کار ناکات، بەڵکو دەبێتە دەرفەتێک بۆ کڕینی کات و بەرهەمهێنانەوەی سەر لە نوێ ماشینی سەرکوت. ئەگەر یەکێتی ئەوروپا و بریتانیا بەڕاستی بە دەرەنجامەکانی بڕیارەکەی 29 ژانیڤیە پابەند بن، دەبێت بیکەن بە سیاسەتێکی کردەئی و تەواوکەر. داخستنی تۆڕ و ڕایەڵە بەڕەواڵەت فەرمیەکان، داخستنی کاناڵە داراییەکان، دەرکردنی جار و دەستە و بەکرێگیراوانی پەیوەست بە کردەوەی هەڕەشەکردن و بەدوەداچوونی نەیاران و هەروەها پێداچوونەوەی جدی بە ئاستی پەیوەندیە دیپلۆماسیەکان. هەروەها پێویستە ڕاشکاوانە بڵێن کە کۆماری ئیسلامی دەوڵەتی ئێران نییە، نوێنەرایەتی خەڵکی ئەم وڵاتە ناکات و مەشروعیەتی ئەخلاقی و سیاسی ئەوەی لەدەستداوەکە بەهرەمەند بێت لە ئیمکاناتی پەیوەندی ئاساییەکان. لە کۆتاییدا ئەم بڕیارە دەواازەیەکە دەرفەتێکی کە دەتوانێت ببێتە ئامڕازێکی گوشاری کاریگەر بۆ ڕاگررتنی دام و دەستگای سەرکوت بۆ مەرجەی لە نیوەی ڕێگادا وازی لێ نەهێنرێت. ئێرانیانی ناڕازی ساڵانێکە تێشوویەکی زۆریان داوە لە پێناو ئەوەداکە جیهان لەوە تێبگەینن مەسەلەکە ڕەفتاری لێرە و لەوێ نییە، بەڵکو پێکاتەیەکی ڕێکخراوە. بە تیرۆریست ناساندنی سوپای پاسداران دانپێدانانی درەنگ وەختی ئەم ڕاستیەیە. ئێستا کاتی کردەوەیە. ئەگەر ئەوروپا سوپای پاسداران هاوتای داعش و قاعیدە دادەنێت، پێویستە لەگەڵ کۆماری ئیسلامیش نەک بە زمانێکی مەسلحەت خوازانە، بەڵکو بە زمانێکی گونجاو بدوێ و ئەم ڕازەکانی جنایەتی لەدەست دەربێنن. داخستنی باڵوێزخانە و دام و دەستگا سیاسی، فەرهەنگی و سیخۆڕیەکانی کۆماری ئیسلامی دەتوانێت هەنگاوێکی لۆژیکی داهاتوو بێت، چونکە حکوومەتێکی بەم کارنامە و ڕابردووەوە شایستەی ئەوە نییە کە وەک نوێنەری خەڵکی ئێران بە فەرمی بناسرێت.